کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بەرەوپیری 8 مارس لە ڕۆژی جیهانی ژنان ئەچین. ئەم بۆنەیە هەموو ڕۆژێ لە هەموو شوێنێکی دنیا ئەتوانین بڵێن ڕێزی لێگیرێت. بەڵام مۆزوعەکە لە چوارچێوەی ڕێزگرتن هاتووەتە دەرەوە. کێشەیەکی زۆر گەورەی کۆمەڵایەتی بەنسبەت ژنانەوە لە ئاستی دنیا بەڕێوەچێت. ئێستەیش ژنان نەیانتوانیوە لە باشترین وڵاتانی دنیا کە وڵاتانی دموکراتیکن و توانیویانە زۆر دەستکەوت بەدەستبێنن، هێشتا ئاستی ژنان لەگەڵ پیاوان زۆر جیاوازە. هۆکاری ئەم جیاوازیانە چین؟ ئایا گەڕێتە سەر کۆمەلگا یا کۆگەڕێتەوە بەشێکی گەڕێتەوە سەر بۆ خۆی ژنان؟ بنەڕەتی ترین شتەکانی چۆن ئێمە ئەتوانین بین ئەو مۆزوعە حەل بکەین و تر ژنان ئەم جارە وەکو پیاوان لە هەموو بوارەکانی کۆمەلگادا دەوری بەرچاویان ببێت و بە یەک نسبەت دەربکەون. دەوری ڕابەری ژنانیش زۆر جێگەی لێکۆڵینەوەیە. بۆچی ژنان نەیانتوانیەوە ببن بەڕێبەر لە بوارە جیاوازەکانی کۆمەڵایەتیە، لە بواری ئابووری، کۆمەڵایەتی، سیاسی؟ هۆکارەکەی چییە؟ هەموو ئەوانە دێنە بەرباست و لێکۆڵینەوە لەگەڵ بەڕێز فاتمە کەریمی، هەڵسوڕای باری ژنان و لێکۆڵەنەر لەم بابەتەوە. بەڕێز فاتمە بەخێر بێن بۆ بەرنامەیە. سڵام بۆ ئێوە بۆ بینەرەوانی خۆشەویستیان بەرنامە لە خزمەتە. زۆر سپاس. ڕۆک لە پێشەکیەکە ئاماژەم پێکرد ژنان پێشەوەیەکی زۆریان کردووە لە بەڕێک لە وڵاتانی بەتایبەت مەسەلەن سکاندیناوی ئەبینین کە بەرابەری یا هاوسەنگی ژنان، تەساوی ژنان و پیاوان زۆر نزیکن لە یەک. بەڵام من دوێنێ هەواڵێکم بینی لەو هەواڵا باسیەوە کاڵێکە هێشتا موچەی ژنان بە نسبەتی پیاوان نزیکی 20% کەمترە. ئەمە تاکو 15% چ بوو، بەڵام هاتوۆتە خوارەوە و بەهۆیەوە بڕێکجار ژنان بەهۆیەوە بێ پارێزگاری لە مناڵەکانیان بکەن، وەختێ نەخۆشن، وەختێ چنە ماڵەوە بۆ ئاگداربوون لە مناڵەکانیان، حقوقەکان بە جێگەیەوە 100% بێ بە 80% هەر بۆنەوە ڕێژەی دەرامەدیشیان دێتە خوارەوە. هۆکاری چییە ژنان سەرڕای ئەو هەموو خەباتەوە کردویانە لە مێژوودا، بەڵام هێشتا ئەو نابەرابەریە هەر هەیە؟ بەڵێ ڕاستە قسەکەی ئەوە. ئەگەر ئێمە بین وەزعیەت و بارودۆخی ژنان لەگەڵ چەندەی ڕابردووە بەراورد بکەین، لە تەواوی وڵاتان ئەتوانین بڵێن کە ژنان لە زۆر بوارە بواری مافی ژنان پێشکەوتنی بەخۆی دیوە. زۆر شت ئەمڕۆ بۆ ژنان بۆ ئێمە کە ئەیبینین زۆر ئاساییە، بەڵام بۆ دانەوە دانێ ئەو مافانە کە ئەمڕۆ بۆ ئێمە شتانێکی ئاساییە، ژنان هەڵیان داوە و دەستیان داوە بە تێکۆشان بۆ ئەوەی کە مافەکانی خۆیان دەستەبەرکەن. بۆ نمونە ئێوە بینین کە مەسەڵەن بۆ لە وڵاتانی ئوروپی، ئێستا من خۆم دانیشتووی فەرەنسا، تا 60ەکان ژنانیان ئەتوانی بێ ئیزنی پیاوەکانیان بتوانن لە دەرەوەی ماڵ کار بکەن. هەل تا 60ەکان ژنیانە تو ئەگەر کاریان بکردایە، مافی ئەوەیان وایە کاریان بکردایە، بەڵام بۆ ئەوەی کە موچەکانیان وەربگرن، حساوی بانکیان هەبێ، دووبارە ئەوان پێویستیان بوو بە ئەوەی کە ئیزنی مێردەکانیان هەبێت. مافی دەنگدان، مافی جلپۆشین، مافی حزانەتی منداڵان و زۆر مافانێکی تر ئەمڕۆ بۆ ئێمە زۆر شتانێکی ئاساییە، بەڵام هەمووی ئەوانە بەهۆی تێکۆشان و چالاکی ژنان بووە کە دوای سەدەهاوە دەیان ساڵ ئەوان تێکۆشانیان کردووە ئەو مافانە بەدەست هاتووە. بەڵام هەرو جۆرە کە ئاماژەتان پێکرد بەداخەوە ئێمە ئێستا ناتوانین بە هیچ وڵاتێک ناو ببین بە ئەوەی کە تەواوی مافەکانی ژنان دەستەبەر کراوە و ژنان توانیانە ئەو پایگا ئەو جێگەیە کە پیاوان هەیانە ژنان دەستەبەریکەن. زۆر هۆکار هەیە بۆ ئەوەی کە بڵێن بە چه هۆیەک ئەم بەرابەری مافی ژن و پیاوە دەست ناکەوێت و ژنان لە هەر کۆمەلگایەک بگرە زۆر پێشکەوتوش بێت، زۆر مافی ژنان بۆیان مهم بێت بایەخی پێ بدەن. بەڵام هەرو جۆرەکە ئەوە ئاماژەتان پێکرد هەتا لە وڵاتانی سکاندیناوی موچەی ژنان و پیاوان بەرامبەر نییە.
هۆکارەکان زۆرن و ئەگەڕێتەوە زۆر سیستم هەیە ئێمە ناڵێن کە فقط پیاوان بە تەنیا مقصرن یا کەلتور یا هەر شتێکی تر زۆر زۆر هۆکارانێک هەیە کە دەستی داوە بە دەستی یەک و لە مێژوویەکی زۆر دوور و درێژی هەیە و ئێستاش بە تەواوی ئەو گۆڕانە کە لە تەواو ئاستی جەهانیە دەستەبەر کراوە بازم ئەبینین کە بارودۆخی ژنان ئەو جۆرەی کە پێویست بێ جێگەیەکی ڕێکوپێکی هەنووز بەدەست نەهێناوە بڕێک وڵاتەکان هەوڵیان داوە سیستمی سیاسی سیستمی ئابووری ئەو شەڕی جەنگی جیهانی ئەوەڵ جەنگی جیهانی دووەم سەنعەتی بوون زۆر هۆکار دەستی داوە بە دەستی یەکە ژنان بتوانن بەرەبەرە مافەکانی خۆیان بەدەست بێنن بەڵام بەداخەوە بۆ بڕێکی تر لە وڵاتەکان ئەو گۆڕانە ڕووی نەداوە و بگرە خراپتری شەوێ بەهۆی شار بەهۆی کێشەی ئابووری و بەهۆی دین سالاری و زۆر بوارێکی تر ئەبینین کە ژنان زۆر زۆریان ماوە کە حتا لە ئەوەڵیەترین مافەکانی خۆیان هەنووز بێبەرین و هەنووز هەوڵی بۆدەن هۆکارەکان چین سیستمی پیاومەزنی پیاو سالاری سیستمێکە کە لە سەرەتای مێژوو تا ئێستا بەردەوامە خۆش بە خۆشحاڵیەوە لە زۆر وڵات توانوێتی بەرەبەرە پاشەکشە بکات سیستمی سەرمایەداری هەروەها بۆ پەرەپێدان بەو سیستمە ئەبینن کە لە ژنان وەکو کاڵا زۆر کەڵکی وەرگرتووە و بەردەوامە یەکسەر لەسەر ئەو ڕەوتە ئەبینین زۆر شت هەیە زۆر هۆکار هەیە کە بەداخەوە تا ئێستاش نەیهێشتووە کە ژنان تەواوی مافەکانی خۆیان دەستەبەرکەن لە زۆر وڵاتە ئەبینین کە بۆ نمونە مەسەڵەن ئیسا ئێمە ئەگەر وڵاتی ئامریکا وەکو نمونە باس بکەین لە هەڵبژاردننی سەرۆکۆماری ئەو ساڵێک کە باراک ئۆباما بەشداری کرد لەگەڵ هیلاری کلینتۆن خەڵکی ئامریکا هەرچەند ئامریکا مێژوویەکی دوور و درێژی لە ڕاسیسم هەیە دژ بە ڕەشپێستەکان و هەر ئێستاش بەردەوامە بەڵام ئەبینین کە خەڵک زۆرتر پیاوێکی ڕەشپێستی قبول بوو تا ژنێک وەکو هیلاری کلینتۆن یعنی گەرەکمە بەوە ئەوە باسکەم ئەڵبەتە دینە سەر بەشی ڕێبەری بەڵام با هەر جارە هەر لەسەر ئەو هۆکارەکانی بمێنینەوە جاری وایە ئێوەش لە قسەکانە بۆ لە قسەکانە بە خۆتان ئاماژتان پێ کرد جاری وایە شتەکە زۆر بنەڕەتیە یعنی هەر لە منداڵی و کچێک لە منداڵی و لەناو بنەماڵە شرایەتێکی تایبەتی بۆ پێش دێت کە ئەگەریش هاتە ئاسی ئەوەی کە چۆن ئەو کۆمەلگا خوێندی چووە بوارەکانی کارکردن و شتی تریش تمشایەکەی ئەو فەرهەنگەیە ئەوەی وا لە مناڵیەوە بە سەریادا سەپاچێتە پێشەوە ئایا ئەمە بەشی ئاینیە ئەمە بەشی کۆمەلگایە یا هەر کۆمەڵایەتیە یاکو ئەمە بنەماڵە تەسیری هەیە یاکو نەخێر هەر لە ماڵەوە ئەوە باوکو و براو پیاو سالاریە کە هەیە و جێکەوتووە تەسیری هەیە پێم خۆش جاری لەسەرمە بووە بمێنینەوە ویستم وەکو نمونەیەک باسی کەم وەکو باسی سیاست مەبەست نەبوو وەکو ئەوەی کە کۆمەلگا چۆن لەسەر وەختێک تۆ بۆ هەڵبژاردنێک پیاوێک یا ژنێکە بینێت چۆن لەگەڵ یا هەڵسوکەوت دەکات باسی بنەماڵەتان کرد بنەماڵە بەڕای من ئێمە نابێت ئەو پیاو سالاریە ئەو نابەرابەری مافی ژنان و پیاوان بە تاکەکان یا بە بنەماڵەکان گرێ بدەین و ئەوە جۆرێک بە شێوەیەک تەقلیل دانی و بارودۆخی ژنانە زۆر شت هەیە ئەمە سیستمی پیاو سالاری کە بە گشتی باسیەکەین لە تەواوی کۆمەلگاکان بوونی هەیە ئەو سیستمە تەنیا سیستمێکی انتزاعی نییە خۆی لە ناو ئاین خۆی لە ناوی کەلتور خۆی لە ناوی میدیا لە ناو سیاست لە ناو یاسا لە هەموو جێگایەکە پەرەپێدا پەخش و پڵاوەکە بۆیە بە هەموو بە زۆر ئەبزار هەیە زۆر شێوەی سەرکوتی ژنان دەستەبەرەکرێ ئەگیرێتە بەر بۆ ئەوەی کە ژنان سەرکوت بکەن
باسی بنەماوە ئەکەن بنەماڵە خۆ بنەماڵەیەکی ئینتزاعی نییە بنەماڵەیەک نییە کە بڵێ من خۆم تەنیا ئەمە شێوەی ژیانی منە وا ژیانەکەم بنەماڵە لە نێو کۆمەلگایەکی گەورەتر ئاژێت ئەو کۆمەلگایشە کۆمەلگایەک نییە کە کۆمەلگایەکی ئیزۆلە بێت کۆمەلگایەکە کە میدیای خۆی هەیە یاسای خۆی هەیە ئاینی خۆی هەیە وە گەورەتر لە ئەوە ئەمڕۆ بەهۆی تۆڕی بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان ماهوارە تەلەڤیزیۆن میدیا سینەما ئەبینین کە هیچ کۆمەلگایەکی ئیزۆلە نییە کە تەنیا خۆی بڕیار بدا کە ژنان چۆن بێ پیاوان چۆن بێت یعنی بە گشتی سیستمێکی جەهانی هەیە کە ژنان لە هەر چینێکی کۆمەلگا بن تۆ ئەتوانی لە چینی مامناوەندی ئامریکابی سوئدبی لە هەر وڵاتێکە من ئەتوانم وەکو ژنێکی تەبەقە چینی مامناوەندی ئامریکا ژنێکی سفید پوست ینی من ئەتوانم زۆر مافم بێ ئەگەر خۆم بەراوردکەم لەگەڵ پیاوێکی ڕەشپێستی ئامریکا هەر لەو چینی مامناوەندیە بەڵام من ئەبێ خۆم لەگەڵ پیاوی ئەو چینەی کە لەوێ هاتوو مقایساکەم بە بەراورد لە ئەو من وەکو ژنێک ئەو جێگە و ئەو پێگە کە ئەو پیاوەکە هاوچینی منە من ئەو پایگامە نییە بۆیە بڕێک لە فەمینیستە فەرانسەویەکان باس لەوە ئەکەن هەروەکو مارکسیستەکان کە باس لە چینی کرێکارەکان ئەمان ئەڵێن کە بۆ ئێمەی ژنان وەکو چینێک چاولێکن وەکو تەبەقەی ژنان چاولەکەین بۆیە چون ئەوێن تۆ ئەتوانی ژنێکی زۆر لە خانە بنەماڵەیەکی زۆر دەوڵەمەند و بەهێزبی ناوداربی کار بکەیت بخوێنی بەڵام باز ئەگەر بەراوردکەین ئەو ژنە لەگەڵ براکەی لەگەڵ پیاوی نێو ئەو بنەماڵە باز وەزیەتی ئەو ژنە لەگەڵ پیاوەکانی بنەماڵی زۆر جیاوازە بۆیە باز لەوە ئەکەن کە ژنان وەکو تەبەقەیەک لە هەر چین و توێژێکی کۆمەلگا بن لە هەر وڵاتێکا بن پێشکەوتوو بێ دواکەوتوو بێ ئاینی بێ ئیسلامی بێ هەر شتێک ژنان لە بەراورد لەگەڵ پیاوان مافی کەمتریان هەیە ئیتر بڕێک وڵات بە پێی سیاسەتەکان بە وەزیەتی ئابووری بە پێی تێگەیشتنێک لە مافی ژنان هەوڵی بۆ داوە کە ئەو وە خودی ژنان هەوڵیان داوە کە وەزیەتی خۆیان بگۆڕن بڕێک کۆمەلگا ئەو هەوڵە لە کارانیە و بەداخەوە بەردەوامیش خەریکن بەرەو دواترەچن بۆ نمونە ئەمریکا ژنان بەتایبەت لە شەستەکان لە هەفتاکان ژنان زۆر هەوڵیاندا کە زۆر مافی خۆیان دەستەبەرکەن ئەبینن بە هاتنە سەرکاری کەسێکی وەکو ترامپ ئەبینن کە ژنان ڕۆژانە بەردەوام نەتەنیا ژنان بەڵام ژنان کەسێک یەکێک لە ئەوڵین گروهانن کە خەریکن زۆرێک لە مافەکانی خوان لە دەستەدان بۆ نمونە باسی سەختەجەنین و زۆر بواریتر بۆیە بەڕای من ئەمە سیستمێکی جەهانیە تەنیا ناتوانین کەمی تەقلیلی بین بە وەزیەتی کۆمەلگا ئاین کولتور بنەماڵە ئەمە شتێکی زۆر جەهانیە و بۆیە بەڕاستی چالاکیەکی زۆر بەرفراوان لە ئاستی جەهانیە وێت وە تەنیا کێشەی کۆمەلگایەک بە تەنیا کێشەی بنەماڵێک بە تەنیا نییە زۆر جار باسی وا کرێ کە ئەو کاتەی وا قازانج هاتە گۆڕێ لە ناو کۆمەلگا یعنی سوود یا قازانج بوو بە شتێکی سەرەکی وردە دەوری ژنان لە موقعیەتی کۆمەڵایەتیان دابەزی و ئەوە هۆکاری ئەسڵیە بۆیە بەشێکی زۆر لە چەپەکان لە کۆمونیستەکان سوسیالیستەکان باوەڕیانەوەیە ئەوەی وە ئەتوانێت ئاڵوگۆڕی بنەڕەتی لە وەزی چنان بێرێتە گۆڕێ ئەوە نەمانی ئەو بنەما چینایەتیانەیە و یەکسانی و بەرابەری چینایەتی لە ئاستی کۆمەلگا و بە نوعێکیش ئەو هەڵاواندنی جنسیەتی و ئەلوانش لەبێ نەبات چەندێک ئەمە ڕاستە چونکی ئەمە بینین هەر لە کۆمەلگای سەرمایەداریە باسمان کرد لە کۆمەلگایەتی وەکو سکاندیناویە ئاستی یەکسانی هێزگار زۆر نزیک بووەوە کە سەرمایەداریشە ئایا واقعاً ئەمە کێشەیەکە لە کۆمەلگای سەرمایەداریە جێبەجێ نابێ بچێتە کۆمەلگایەکە ئیتر لەوێ بەرابەری چینایەتی هەیە و هەموو شتێک بۆ شێوە هەیە یاکەوەی کە ناهێرۆ کۆمەلگە شاکری ئەمە دەست بۆ دەستکەوتانە بگەین بۆ لە ناوبردننی ئەو نابەرابەری جنسیەتیانە
وایە کاتێک باسی سەرکوتی ژنانەکەین هەر کەسێک بە بیر و باوەڕی خۆی بەو ئیدۆلۆژیە کە باوەڕی پێ هەیە مەسئلەی ئەوەی کە سەرکوتی ژنان لەکوێ سەرچاواگرێت بۆ یەکێت وە پێی وایە بە ئەو باوەڕەکە هەیەی و ئەو ڕێکارەکە هەیەی ئەتوانن مافی ژنان چارەسەرکەن وە ژنان بتوان مافی خوان وەربگرن. وایە زۆربەی لە چەپەکان لە کۆمونیستەکان مارکسیستەکان ساڵهای ساڵپیان وابوو بە لە ناوچوونی کۆمەلگای سیستمی سەرمایه‌داری جیهانی کە سیستمێکی دڵڕاقەوە بێگومان هیچ هینێک نییە ینی هیچ شکێک لەوە نییە بە چوونی کۆمەلگای سەرمایه‌داری مافیشنان دەستە بەر ئەوێت و کە پیان وابوو بە سوسیالیزم و شتە دەست بەسەر ئەوێت بەڵام بەڕای من دروستە کێشەی سیستمی سەرمایه‌داری توانی مثال هایەکی زۆر بدەی و نمونەهایەکی زۆر بینیتەوە کە چۆن هەریستاش بۆ ئەوەی کە سوودەکە سوودی و قازانچی خۆی زۆرتر کات چۆن لە جەستەی ژن چۆن لە ژنان کەڵک وەرەگرێت بۆ ئەوە کە ئەو قازانچی خۆی زۆرتر بکات و لە نێو میدیا لە نێو سینەما لە هەموو شتێک خەریکە کەڵک وەرەگرێت ئەوە هیچ قسەیەکی تیان نییە بەڵام بەڕای من کێشەی ژنان مافی ژنان زۆر بنەڕێتی ترە لە کێشەی سەرمایه‌داری بۆیە زۆر هەمیشە ئەو چەلەنجە هەبوو ینی ئەو باسە هەبوو کە ئایا سەرمایه‌داری زۆرتر مافی ژنان ئەواتە سەرکوتەکە یا سیستمی پیاو سالاری من بۆ خۆم پێم وابێ سیستمی پیاو سالاری زۆر کۆنترە لە سیستمی سەرمایه‌داری تو سیستمێکە بینی کە هیچ فرێکی بە سیستمی سەرمایه‌داری نییە بەڵام ئەبینین کە چۆن ژنان سەرکوتەکان و ئەمە زۆر بنەڕەتی ترە بەڵام بە هاتنی سیستمی سەرمایه‌داری ژنان توانیانە زۆر مافی خۆیان لەو سیستمە وەربگرن ڕاستە بەڵام ئەتوانین نمونەهایەکی زۆرتریش بێرین بەو شەڕانە کە ئەکرێت شەڕانی کە زۆر سیستمی کۆمەلگای تەواو تێکداوە و ژنان یەکێک لە قوربانیانی ئەستی ئەو شەڕانە بوون ئەو سیاسەتانە بوون بۆیە ئەتوانین زۆر مثالێویشە بێنین کە سیستمی سەرمایه‌داری دژ بە ژنان زۆر دڵڕەخت بووە و یەکێک لە سیستمە سەرکوتکورەکانی مافی ژنان بووە بەڵام ژنان لە هەر سیستمێک بوون تا ئێستا هەوڵیان داوە بە بەردەوامی چالاک بن و مافەکانی خۆیان دەست بەسەرکەن ئیترێژم ڕوانگەکان زۆر جیاوازە و فێمینیستەکانی زۆر جیاوازن لە ڕوانگەهای زۆر جیاواز باسی ژنان و سەرکوتی و ڕێکارەکانی خۆیان بۆ دەستە بەرکردنی مافی ژنان ئەکەن کە ئەتوانێت زۆر جیاواز بێت باسی فێمینیستەکانتان کرد بۆ پێشم خۆشە لە ڕابطە لەگە مەسەلەی کوردستانە پرسیارێک بکەم کە ئایا شتێک هەیە بە ناوی بزوتنەوەی فێمینیستی لە کوردستانە چونکی بۆ خۆشتان نەزان بزوتنەوەی ژینە یا بزوتنەوەی ژیان ئازادی زۆر جار بڕێک لە لایەنەکان بە بزوتنەوەیەکی ژنانە ئەیناسن چەندێک ئەمە واقعیە و ئایا بزوتنەوەیەکی فێمینیستی کە زیاتر لە دەورانی سەرمایه‌داریە هاتە گۆڕێ بوونی لە کوردستان چەندێکەوە چەندێک تەئسیری لەسەر ئەو بزوتنە کۆمەڵایەتیانە هەیە ئێستا لە ئارادایە وای زۆرتر باسیەوە بکەم پێشتر باسیەوە بکەم کە ئایا لە کوردستان ئێمە بزوتنەوەیەکی فێمینیستیمان هەیە یانە وەزعیەت و بارودۆخی کوردستان زۆر جیاوازە لەگەڵ وڵاتانێکی تر هەرو جۆرەکە ئێوە بینەران ئاگادارن کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی دابەشکراوە لە بینی 4 وڵاتە و دوای ئەویچە کۆمەلگایەکی زۆر سیاسیە و زۆر پارچەکراوە لە ناو حیزبەکانە چون ئێمە تا ئێستا دەوڵەت نەتەوەیەکی کوردیمانیە ئەوەی حیزبەکانن کە نوێنەرایەتی خەڵکەکەن و بڵنگۆیەکن بۆ خواست و داخوازیەکانی خەڵک بۆیە ژنان بەلە دوای ئەوەی کە پارچەکراو ئێمە ناتوانین بڵێن بزوتنەوەی فێمینیستی ژنان کام بزوتنەوە ئەوەی کە لە باکوورە گوزەرێ زۆر جیاوازە ئەوەی کە لە باشوورە زۆر جیاوازە ئەوەی کە ڕۆژهەڵاتە زۆر جیاوازە ئەوەی ڕۆژاوە بۆیە زۆر پارچەکراوە و هەروەها لە نێو حیزبەکانیش زۆر ڕۆڵێکی گرنگیان هەبووە زۆربەی ئەو ژنانە کە چالاک بوون هەلە سەرەتاوە گەر باسی بکەین چالاکی ژنان
زۆر گرێدراو بووە بە باسی سیاسی بە حزبەکان، یعنی بە پێی بارودۆخی جیاوازی کوردستان ئەو ڕەوتی فمینیستی ژنانی کوردیشە زۆر زۆر جیاوازە. ئێمە ناتوانین لە وڵاتێکا کە دەوڵەتێک هەیە و زۆر نەهادەکان دروست کراون ئەبینین کە ژنان لە هەموو بوارەکانە هەوڵەدەن کە مافەکانی خۆیان بگرن، بەڵام بەهۆی جیاوازی وەزعیەتی کوردستان زۆربەی ئەو ژنانە تا ئێستا زۆر فعال بوون، زۆرتر گرێدراوی چالاکی سیاسەکان بوون، گرێدراوی حزبەکان بوون و هەرەوە هەم توانیوە مثبت بێت، یعنی زۆر خاڵی پۆزیتیڤی بووە. بۆ نمونە ئەگەر مەسەڵەن بۆ نمونە تا ئێستاش زۆربەی فەمینیستە تورکەکان، ئێرانیەکان، فەمینیستە ئامریکایەکان زۆر یعنی هەر وڵاتی کە چاولیەکەی تا ماوەیەکی زۆر تەنیا خۆیانیان لەسەر مافی ژنان تەرخانە کرد، یعنی تەنیا مافی ژنان. زۆر ئەو باسی ژنانیانە گرێ نادا بە چالاکیەکانی تر یا بە مافەکانی تر، بەڵام بەهۆی کوردبوونی ژنانی کورد، هەم ژن بوون هەم کورد بوون، ئەوان بەردەوام کێشەی ژنبوونیان لەگەڵ کێشەی کوردبوونیان گرێداوە. شاید لە باری ئەویانە زۆر ئەم چالاکیانە زۆر تئۆریزە نەکرد بێت، بەڵام ئەبینین کە ینی کەم چالاکی ژنی کورد دەبینن کە تەنیا کێشەی ژنی کورد بوو بێت. بەردەوام لە نێو حزبەکان لە چالاکی سیاسیش بووە، بە هۆکاری سیاسی گیراوە، ئەشکەنجە دراوە، کوژراوە و لە هاوڕا لەگەڵ ئەو چالاکی سیاسیە شاید وەکو خۆی وەکو فمینیستێک پێناسە نەکرد بێت، وەکو چالاکێکی مافی ژنان پێناسە نەکرد بێت، بەڵام بەردەوام هەوڵی داوە لە نێو ئەو کۆمەلگا لە نێو ئەو حزبەکە چالاکی هەبووە بەرەبەرە باسی ژنانیش پێش بخات. بۆیە زۆر جیاوازە، بەڕاستی ناتوانین ئەو جۆرەی کە باسی بزوتنەوەی فمینیستی لە وڵاتێکی ترکە دەوڵەت نەتەوەی هەیە ئێمە لە کوردستان ئەو باسە بکەین. زۆر تێکەوە بە باسی سیاسی و بەداخەوە ئەگەر بتوانین باسی کێشە نقاتە منفیەکەی ئەویشە بکەین، بەداخەوە ژنان زۆر پارچەکراون لە ناو هەم پارچەکانی کوردستان هەم لە ناوی حزبەکانیش. بۆیە ئێمە بەڕاستی زۆر زەحمەتەکە بڵێن کە بزوتنەوەیەکی فمینیستیەکی یەکدەستمان هەیە، زۆر کەمە. بەڵام ئێستا چینی تازە جیلی تازەی کورد ژنانێکە تازە پێگەیشتوون، خەریکن خۆیان ئەخوێنن، ئاکادیمیسیەنن، خەریکن دوور لە حزبەکان بەردەوام باتایکی لەسەر کوردبوونی خۆیان، لەسەر ژنبوونیان، لەسەر کێشەی چینایەتی و زۆر بواری تر خەریکن مافی ژنانی کورد باسی لێەکەن و خەریکن ئەیوەنە پێش. چەند نکتە لێرە ڕاستی زۆر جێگەی سەرنجەکەیەوە باسان کرد. یەکێکی وەیە کە ئێوە ژنی کورد باسەکەن، مەبەستانەوەیە ئەو هەڵاواردنی جنسیەتیە کە لەسەر ژنان هەیە پەیوەندی بە هەڵاواردنی نەتەوایەتیشەوە هەیە، یاکو دۆستان بڵێن پەیوەندی بە هەڵاواردنی چینایەتیشەوە هەیە، یاکو هەر بۆ خۆی مەسەلەی ژنان شتێکی جیاواز و منفرد بەخۆیەتی و بۆ خۆی فقط ئەکرێت لە چوارچێوەی مەسەلەی ژنانە لەسەری چاوی لێ بکرێت. چەندێک ئەمانە بەیەک و پەیوەندیان هەیە تا ئەم دوایش پێم خۆشە دوایی بینە سەر ئەوەی کە باسی حزبەکانتان کرد، جێگە و پێگەی ژنەکانیش لە هەم لە ناو کۆمەڵگادا لە ئاسی ڕێبەریا هەم دوایش لە ناو حزبەکانە باسی بکەن. بەڵام پێم خۆشە ئەوە بزانم وەختی ئەڵێن ژنی کورد مەبەستان ئەوەیە کە ئەمە پەیوەندی بە نەتەوەکەیەوە هەیە، بۆیە ئێوە پێناسەی کوردیشی پێدەن. هێنا لەمە وەردی مەسەن ناڵێ ژنی ئێرانی یا ژنێکی تەتەقەنە وترێت چونکی لێ هاتووە، بەڵام تایبەتمەندیەکی پێدەنەوە. بێگومان ئایسا بۆ نمونە من پێشتر بۆ نمونە ژنانی ڕەشپێست باس بکەم. ژنانی ڕەشپێست دروستە وەکو پیاوی ڕەشپێست بەهۆی ڕەنگی پێستیان و بەهۆی ڕاسیسم و ڕەگەز پەرستیە کە لە وڵاتانی ئوروپی لە ئەمریکا بووە، ئەو ژنانە وەکو پیاوان بەردەوام تووشی کێشەی ڕاسیسم بوون، بەردەوام لە سەریکا، لە ماڵ، لە خوێندن، لە هەموو جێگە یەک قوربانی ڕێسیزمێ بوون کە لە وڵاتانە بوونی هەبووە و ئێستاش هەیەی و بەردەوامە بەداخەوە.
بەڵام هەرە ژنانە لە نێو ماڵەکانیان لەگەڵ پیاوی ڕەشپێست وەکو ژنیش بەردەوام تووشی کێشە بوون، تووشی سەرکوت بوون. بۆیە ئەمە لە هەفتاکان لە ئەمریکا وە ژنە ڕەشپێستەکان بۆ ئەوەڵ جار باسی ئەوەیان کرد کە دروستە ژنانی سفید پوست باسی مافی ژنانەکەن، بەڵام باسی کام مافی ژنانەکەن. ئەگەریەوە ئەتانەوێت کە بۆ نمونە ئەڵێن ئەگەر ژنێک بچێتە سەری کار بکات لەباری ئابووری مستەقل بێت، خۆی بتوانێت دەستی لە باخەڵی خۆیان هەبێ، ئەتوانێت زۆر مافی خۆی وەربگرێت. بەڵام ژنی ڕەشپێست لە ماڵە ڕاحەترم وەختی ئەچمە سەری کار، ئەو ساحی و کارمە کە پیاوێکی سفید پوستە ئەتوانێت تەجاوز بکات، ئەتوانێت ئازارم بدات، بۆیە من ماڵم پێ ڕاحەترە تا سەری کار. ئێوە باسی کام ژنەکەن. ئەو ژنانە کە ئێوە باسیەکان زۆر جیاوازە لەگەڵ ئەو ژنانە و ئەو تەجروبیاتە کە ئێمە هەمانە. بۆیە لە هەفتاکان بەدواوە دەستی پێکرد کە کێشەی ژنان تەنیا کێشەی ژنبوون نییە. کێشەی ژنبوون هەرو جۆرە کە باسم کرد فەمینیستە فەرانسیەکان باسی چینی ژنان تەبەقەی ژنانەکەن، ڕاستە ئەوە هیچ شک و گومانێکی لێ نییە. بەڵام منی ژنی ڕەشپێست بەهۆی ڕەشبوونیشم لە زۆر بواری خوێندن سەرناکەوم، ئەوەندە ئاستەنگیەکان زۆرە کە ئەو دەرفەتە کە ژنێکی سفید پوستەیەتی من نیمە، لەباری کارکردن ئەو دەرفەتە کە ئەو هەیەی من نیمە، ئەو موچە کە ئەو وەریەگرێ من نیمە، بۆیە زۆر کێشەی من جیاوازترە و زۆر ئەو سەرکوتانەی کە من تەجروبەکەم زۆر بەربەڵاوترە لەو ژنی سفید پوستەی چینی مامناوەندی ئەمریکا. بێنە سەری کوردستان دقیقاً هەر بەو شێوەیە. پیاوی کورد باس لەوەکە کە من وەکو کورد بەردەوام ئازارە درێم، ئەشکەنجە درێم، ئێدامە کرێم، سەرکوتە کرێم لە بواری ئابووری، لە بواری کەلتوری، بە زمانی خۆم ناتوانم مافی خۆم قسە بکەم، مافی خۆم وەربگرێن. ئێستا منی ژنی کوردیش تەواوی ئەو کێشانم هەیە و علاوە بەر ئەوانیش وەکو ژنبوونیش من کێشەهایەکی ترم هەیە. هەر وڵاتێک دەتوانێت جیاواز بێ، باسی ئامریکامان کرد، لە ئێرانە چۆنە بە هاتنەوە سەرکاری کۆماری ئیسلامی، ناڵێم بە لە شۆڕشی 57 وەزی ژنان زۆر باش بوو، بەڵام بە هاتنەوە سەرکاری کۆماری ئیسلامی سەرکوتی ژنان جۆرێک نەهادی نەکرا، یعنی بە جۆرێک یاسایی کرا. ئەگەر پێشتر مەسەڵەن ژنێک پیاوێک ژنەکەی ئەکوشت مجازاتێک ئەکرا، حکمێک ئەدرا، بەڵام لە یاسای کۆماری ئیسلامی ژنبوون بۆ خۆی جورمە، یعنی بە سوورەتی بلقووە وەکو جورمنگاری کراوە و لە زۆر بوارە هەتا ئەوەی مافی ئەوەی کە جلێک ئەەکەیتە بەرێت و ئەو مافەت دێزەوت دەکرێت و بگرێت لە نێو بنەماڵە، لە ناو خانەوادە، کار، بواری خوێندن و زۆر بواری تر ئەو کێشانە زۆرترە بێت. بۆیە منی ژنی کورد هەم بەهۆی ژنبوونم هەم بەهۆی کوردبوونم و ئەمیشە لەگەڵ خۆیان کێشەی چینایەتیش تێرێ. منی کورد کە لە نێو منتەقەیەکی زۆر پراوێز خراوم لەباری ئابووری، بێگومان پیاوی کورد دەرفەتی خوێندنی زۆرترە لە ژنی کورد، پیاوی کورد دەرفەتی کارکردنی زۆرترە، حتا تۆ بگرە کۆڵبەریش پیاوی کورد ئەتوانێت کۆڵبەری کە، بەڵام بۆ زۆربەی ژنان ئەو دەرفەتە نییە. بۆ زۆربەی پیاوان ئەتوانێت بچێت بۆ وڵاتێکی تر کارکە، بچێت بۆ شارێکی تر کارکە، بەڵام من بنەماڵم ئەو ئیجازەمە پێنادا. بنەماڵم ئیجازەم پێنادا من لە شارێکی تر کارکەم، حتا دەرسیشم خوێندووە، ئاگاهیم زۆر وەرگرتووە، بەڵام ئەبێ مادام کە ئەزدواجت نەکردووە، مادام کە کارت نییە، ئەبێ لەگەڵ بنەماڵەکە تا بژیت. بۆیە کێشەی ژنبوون ئەوە زۆر هەڵەیەکی زۆر استراتیژیکە کە تۆ بڵێ نا من تەنیا کێشەی من ژنبوونە. تۆ ناتوانی کێشەی ژنی کورد، ژنی بەلوچ، ژنی عەرەب لە ئێرانە بڵێ هەرو کێشەیە کە ژنێکی فارسی تارانی شیعەی تەبەقە متەوەسط هەرو کێشەیە هەیە. ڕاستە هەموو ژنان لە هەر چین و توێژێک لە کۆمەلگای ئێران لەلایەن حکوومەتی کۆماری ئیسلامی سەرکوتەکرێت، بەڵام یعنی زۆر شباهەت هەیە، زۆر یەکسانن لە ئەوەی کە بەهۆی ژنبوون سەرکوتەکرێن، بەڵام وەختێک کێشەی ئابووری، کێشەی سیاسی، کێشەی کەلتوری شتێتە سەری، ئەتوانی بڵێن کە بڕێ گروپ لە ژنان لە ئێران بەتایبەت ژنانی کورد، عەرەب، بەلوچ، ژنانی کرێکار کێشەکانیان زۆر بەربەڵاوترە لە ژنێکی فارسی مامناوەندی تاران. کە دێتە سەر باسی ڕێبەری، ئەمە بەسمان فقط ڕێبەری لە حیزبەکانە نییە. لە کوردستان تۆزێک بەرچاوە هەر بۆ جۆرەیەوە خۆشتان ئەماژدان پێکرد، بەڵام لە کۆمەڵگەکانی ترا
ڕێبەری مەبەست فقط حیزبایەتی یا کاری سیاسی نییە، ڕێبەریە کرێ لەباری کۆمەڵایەتیەوە بێ، لەباری ئابووریەوە بێ، لە زۆر بابەتەوە کرێ ڕێبەری دەستنیشان کرێت بۆ پیاوان چ بۆ ژنان. بەڵام ئێمە بینین ژنان دەوریان کەمە لە وڵاتانی پێشکەوتوتان داجەیەک ئەم بۆشایە پڕ بووەتەوە، بەڵام مەسەڵەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە ئەو شتە زۆر کەمترە بینین کە دێتە سەر کوردستان. ئێوە بۆ خۆشتان لە ئەو ئینشای دکتۆراتان کە نووسیوە باسی ژنانی ناو کۆمەڵەتان کردووەوە، بە تەفسیل لەسەر مۆردە باستان کردووە. من پێم خۆش بزانم ئایا ڕێگرێک هەیە لەوەی کە ژنان حتا لە باری سیاسیشەوە لە نەناو حیزبەکانە ناتوان بێنە ڕابەر. ئێستا تۆ ئەگەر چاوی لێ بکەی کەم حیزبە بینی کە 50% ڕێبەریەکەی ژنان بن، جاری وایە بە 25% ناگات، کەمتر لەوە شەبێت. هۆکارەکەی چییە؟ مەسەڵەن بۆ نمونە مەسەڵەن جەرایانی وا هەیە ساڵیانی ساڵە خەواتی کردەوە مەسەلەی ژنان، ئێمە ئەوشتە حتا لە ڕۆژاوا لە باکووریشتان دادێکە بینین. هۆکاری چییەکەن ڕێبەری لە ئاسی ڕێبەری ژنان نەیانتوانیوە بگەنە ئەو ئاستە؟ ئایاوە مشکلەکە خۆیانن، خەتای خۆیانە، یاکو ئەوەی کە ڕێگری هەیەک هەیە لە بە شێوەیەکی ترەچێتە پێش و کە ژنان ناتوانن لەو بواران چالاک بن؟ سیاست یەکێک لەو بوارانەیە کە تا ئێستا ژێمە ئەڵێن زۆر پیاوانەیە، ینی تۆ هەموو شتێک سێرکە، مێژوو سێرکە، خوێندن سێرکە، یاسا سێرکە، دین سێرکە، هەموو شتێک ئەڵێن زۆر پیاوانە بۆ تا ئێستا. زمان بۆ نمونە ئێمە پێمان وایە زمان تەنیا شتێکە کە ئێمە بۆ پەیوەندیکردن لەگەڵ خەڵکە کەڵکی لێ وەرەگرین. هەرو زمانە لەباری گرامری چاوی لێکە. بۆ نمونە فەڕەنسا خۆی بە یەکێک لە وڵاتە پێشکەوتوەکان نەزانێت. ماکرۆن مەسەڵەن بۆ نمونە باسیەوە کە من هەرو بەو تعدادە کە ژن هەیە لە ناو کابینە، پیاو هەیە بەو تعدادە بێ ژنیش لە ناو کابینەکەما هەبێ، بەڕاستی هەڵگەشتی بۆ داوە. بەڵام ئەبینین کێشەی ژنان تەنیا بە ئەوەی کە من ژنێک تێرم ئەیکەمە سەرۆک، ژنێک ئەیکەم بە وەزیر، بەو شتانە حەل نابێت. کۆماری ئیسلامیش بینێک کەمپینێک کرابوو کە ئەگەر ڕێژەی ژنان لە پارلمان لە مەجلیسی شورای ئیسلامی زۆرتر بێ، کێشەی ژنان زۆر حەل بێت. ئەو زۆربەی ئەو کارانە زۆر کارایەکی زۆر فۆرماڵیتەن، ینی زۆر سوورین و ناتوانێت ئەو مافی ژنانە ئەو جۆرە کە پێویستە دەستەبەر بکات. بۆ سیاست باسی زمانم کرد. هەرو ماکرۆنا کە زۆر لە زمان ناسانی فەڕەنسی وتیان کە تا ئێستا زمانی فەڕەنسا کە زۆر زمانێکە کە ئێمە شانازی پێوەکەین، بەڵام زۆر زمانێکی پیاوانەیە. ئێستا بۆ گرامری فەڕەنسا بۆ نمونە ئەگەر ئێمە مەسەڵەن لێرە 19 ژن بین، وەختی بانگی ئەو ژنانەکەن ئەڵێن ئێل، بەڵام یەک پیاوتێتە نێو ئەو 19 ژنە ئیتر تەواو گرامرەکە ئەگۆڕێن و بانگیانەکەین ئیل، یعنی بە زەمیرێکی پیاوانە. کە زۆر لە زمان شناسەکان هەوڵیاندا کە زمانی فەڕەنسا گرامرەکەی بگۆڕن، بەڵام ماکرۆنتی نایەمە شتێکە کە زۆر بۆمان مقدسە، زۆر بۆمان مهمە و ناوێت هەموو شتێک بگۆڕین. مەبەستم ئەوەسە کە کێشەی سیاست تەنیا بە ئەوەی کە من دوو ژنەکەم بەڕاهبەر دوو ژنەکەن خمە پاڵی دەستی خۆم، ژن مەسەڵەن بۆ نمونە چەکدارەکەم، ژن لە ناو خەباتە بەشداریەکە، بەڕاستی بەوانە چارەسەر نابێەوە. تا ئێستاش بەداخەوە بواری سیاسی زۆر بوارێکی زۆر پیاوانە ماوەتەوە و هەرچەند ژنان لە زۆر کۆمەلگا هەوڵیان داوە کە بەشداریکەن لە هەڵبژارتن، خۆیان کاندیدکەن و هەوڵیان داوە کە خۆیان جێگەیەک بۆ خۆیان دەستەبەرکەن. لە کوردستانیش هەروەها بەهۆی ئەو بارودۆخە جیاوازی کوردستانە کە ژنان هەر لە ئەوایل لە قەرنی 20م، ینی بەهۆی هاوکات لەگەڵ دەستپێکردنی بزوتنەوە کوردیەکان، بزوتنە سیاسیەکان، ژنانیش هەوڵیان داوە بەشداریان کردووە. بەڵام ژنان بۆ نمونە زۆربەی ژنانی کۆمەڵە ژنانی پەکەکە باسییان کردووە کە ئێمە دروستە بەردەوام لەگەڵ وڵاتێکی زۆر سەرکوتکەری وەکو تورکیە لە شەڕا بووین، بەڵام هەمزەمان ئێمە ڕۆژ بە ڕۆژ دقیقە بە دقیقە ئێمە بەردەوام بووین کە مافی خۆمان لەناو حیزبەکانی خۆمانیشە دەست بەسەرکەین و بەردەوام هەرو جۆرەی کە لەگەڵ دەوڵەتی فاشیستی تورکیا ئێمە لە شەڕا بووین، بەردەوام لەگەڵ ئەو سیستمە پیاوسالاری ناو کۆمەلگای خۆمان و ناو حیزبەکەی خۆمانیشە مەجبور بین بەردەوام بین و کە بتوانین خۆمان ئیسبات بکەین.
بۆ نمونە لەناو پەکەکە لە دەورەیە کە ئەبینین کە ئەو دەورەی کە سەرکوتی کۆمەڵگا زۆر سەربوو لە سەرابوو ئەبینین کە ئەو موقع پەکەکە زۆر عملیاتی ئینتحاری ئەنجامەدا و زۆربەی ئەوانە کە عملیاتی ئینتحاریانەدا ژنەکان بوون کە وەختی کاتێک لێ پرسیینەوەکەن بۆ چی بووە بۆ چی ژنان هەمیشە خۆیان کاندید کردە بۆ کارە زۆربەی ئەوانە وتیان ویستویانە کە خۆیان ئیسباتکەن کە ئەو کارە کە پیاوەکان ئەتوانین ئێمەش ئەتوانین بیکەین لەسەر ژنانی کۆمەڵە هەروەها وەختی لە ژنەکانە پرسی کە ئەو سەردەمە چۆن بوو پێیانوت کە ئێمە بەردەوام مەجبور بووین خۆمان ئیسباتکەین پیاوێک کوڕێکی خەڵکی گوندە هات بێەوە کە هیچ ئاگاهیەکی تێوریکی بێ بزانێت مەسان باسی سیاست کۆمۆنیزم یا کۆمەڵە چییە بەهۆی پیاوبوونی چەکی پێدریا ئەچوو شەڕیە کرد بەڵام ژنان زۆری تێپەڕان کە بتوانن چەکدار بن دوای ئەویشە چەکدار بوون ئەیانوت بەردەوام ئێمە ئەبوایە خۆمانمان ئیسبات کردایە ئەگەر مەسەڵەن پیاوێک تووشی خۆی تەسلیمە ئەم قسانەی ئێوە لەو تاقیقایەوە کردوتانە لەگەڵ ژنانی کۆمەڵان بەڵێ خۆ من کۆمەڵم ئەوەندە ناناسی و بەداخەوە ئێمە چوون لە نێو وڵاتا بووین و بەداخەوە ئەوانەی کۆمەڵە وڵاتیان بەجێ هێشت بوو هاتوونەتە دەرەوەی وڵات ئێمە بەڕاستی زۆر ارتباطمان نەبوو و ئەم تەجروبە بەداخەوە لە ئێمە شاراوە بوو کە من بە خۆشحاڵیەوە توانم لە نێو ئەو کاری خۆمە بتوانم لەگەڵ ئەو ژنانە لەگەڵ چەند نەفرێک لە پیاوانی کۆمەڵە وتوێش بکەم و ئەوان لە قسەکانی ئەوان بۆ من دەرکەوتن یا خۆ من خۆ زانیارێکی پێشترم نەبوو و ئەو ژنانە باس لەوەکەن کە بەردەوام حتا چەکیشیان بووە لە عملیاتەکان بەشداریان کردووە بەردەوام ئەبوای خۆیانیان ئیسبات کردایە بۆ نمونە ئەیان حتا لە پیاوانی ئەم لە وەختی وتوێژمە کرد مەسڵ ئەمە بۆ کۆمەڵە لە بنەڕەت لە سەرەتاوە ژنانیان قبول کرد حتا ئێستاش بڕێک لە پیاوەکان باسی ئەویان نەکرد ژنەکان زۆر زەعیف بوون نیانەتوانی وەکو پیاوەکان نەبوون یا زۆر ماندوو ئەبوون ئەموو ئەی پیاوەکان ماندوو نەبوون یان چۆن پیاوەکانیش ماندووە بوون ئەموو دەی بۆ ماندووبوونی پیاوەکان بۆیەوە زۆر شتێکی ئاساییە بەڵام ماندووبوونی ژنەکان بۆیەوە ناساییە بۆ هینی پیاوەکان یانوت کە زۆر زەحمەت بووە شەڕ بووە برسیەتی بووە هەرە وەزعەتیشە هەرە بارودۆخیشە بۆ ژنانیش بووە بۆیە ژنەکان بەگشتی لە نێو سیاست ئەوێن کە ئێمە مافی هەڵەکردنمان نییە تۆ توانی ڕەهبەرێکی سیاسی بی هەریستاش لە ڕەهبەرە سیاسی کوردەکان زۆر هەڵای زۆر زەقیان کردووە هەڵەهایە کە تا ئێستاش نەهاتوون لەسەری ڕوونکردنەوە بدەن بۆ وایانە کردووە شەڕی کۆمەڵە و دموکرات چەند سەد پێشمەرگەی کۆمەڵە و دموکرات گیانە لەدەستا بەڵام تا ئێستا کام ڕەهبەری سیاسی هاتووە لەسەر ئەوە جواب بداتەوە بەڵام ژنەکان ئەیانوت ئێمە مافی هەڵەکردنمان هەبوو ئەگەر ئەبوانە چکۆلەترین مەسئولیتمان هەبوایە ئەبوایە ڕێک و پێک ئەو کارمانە بکردایە و ئەوە سترسێکی زۆر لەسەر ژنان دروست دەکات بۆیە لە زۆربەی وڵاتەکان ڕەهبەریکردن ئەوەی کە دەربکەوی زۆرتر پیاوەکانن و ژنەکان بەهۆی ئەوەی کە سەرکوتی زۆرەکردن سەرزەنیشی زۆرەکردن ئەکرێن مەسەڵەن بۆ نمونە لە قسەکانی ئێوە چەند جار ئاماژەتان کرد ئایا ژنەکان خەتای خۆیانە هەر ئەوەی کە خەتای خۆتە بەداخەوە زۆربەی ژنەکان ئەترسێت و حەزەکەن زۆرتر لە پەراوێزا بن زۆر خۆیان دەرنەخەن چون نەزانم بەڵام ئەوە زۆر ئاراستی ژنانەکرێت نەنا بێگومان هەرەوەی کە بەرنامەکەتان لەسەری ژنانە وا بیر ناکەنەوە بەڵام ئەو پرسیارانە بەردەوام ئاراستی ژنانەکرێت کە خەتای ژنان خۆیانە ژنەکان جوانکاری بۆیان مهمە ئزدواج بۆیان مهمە مناڵ بۆیان مهمە بێ ئەوەی لە خۆیان بپرسن چەندێک فشار لەسەر ژنانە بۆەوەی کە جوان ببن بۆەوەی کە ئزدواجکەن بۆەوەی کە مناڵیان هەبێت هەر بۆەوە مەسەڵەن ژنانی کۆمەڵە لە شەستەکانە بەو هەموو شەڕ و دەرگیری شەڕی ئێران و عێراق لەلایەک شەڕی کۆمەڵە و دموکرات لەلایەک شەڕی کۆمەڵە و جمهوری ئیسلامی لەلایەک بەڵام مەسەڵەن ئەبینین زۆربەی ئەو ژنانە مناڵیان هەبوو بۆچی چۆن لەو کاتەوە هەڵتاندا بچی ویستان مناڵتان بێت چون فشارێکی کۆمەلگاوە یەکێک لە فەمینیستەکان باس لە نەهادی دایکایەتیەکات یەژێ دایکایەتی وەکو ئەنستیتوسیۆنێکە کە لەسەر ژنان زاڵە ئەگەر تۆ نەبی بەدایک حتا با لە ناو شەڕیشا بیت نەبی بەدایک تۆ ژنێکی ڕێک و پێک نیت ژنێکی تەواو نیت تۆ ژنێکی ناقسی بەڵام ئێمە زۆر کەم ئەم پرسیارانە ئاراستەی پیاوەکانەکەین
و زۆرشی سا من زۆر مەبەستانەوەی بۆ ژن دایکبوون وەکو مەسئولیەت وایە وەکو وەزیفە وەکو ئەوەی کە وەزیفەتە وەکو ئەلبەتە با من شتێکتان عەرز بکەم بەڕاستی ئەو قسانە وایەکەن من ناسیاوێکم هەیە کە خوێندنی ئاکادێمیکی کردووە لە شەریکەیەکە کارەکات تەنیا ژنی ئەو شەریکە لە ئاستی ڕێبەری ئەو شرکەتە یا ئەو شرکەتەکە ئەو کاریتیاکە تەنیا ژنە لەو ئاستەدا لە ئاستی سەرسەرەوە ئەڵێ دووشت بۆ من زۆر گرینگە یەک ئەبێ لە پیاوان زۆر باشتر بم دوو ئەبێ چونکی ئەجنەبیشە ئەوانە هەمویان سوێدین ئەبێ وەکو ژنێکی ئەجنەبیش پیشان بدەم کە من لە وەکو سوێدیەکانی لەوانیش باشترم ئەڵێ ئەو فشارەوە من بۆ خۆمیێنم پیاوەکان هیچ وەک بخوانی نانەوە پیاوەنی حتا ئەگەر ژنیش بن حتا ئەگەر بەداوایەوە حتا ئەگەر ئەجنەبیش بن چونکی پیاوەن ئەو فشاریان کەمتر لەسەر هەتاکو ئەوی کە منێکی ژنی و خارجیشم فشارەکەم لەسەرەوە مەجبورم خۆم بێنمە و ئاستا هێشتا ئەو ئاستە دێتە ئاستی ئەوان و ئەوەش ئەتوانێت هێشتا کەماکانین بێ ئەبێ بێمە ئاستێکی سەرتر لەوانەوە بۆ من بتوانم ئەو جێگە و پێگەی خۆمە ئەو بەست ئەوەیە مەسەلەکە فقط ناگرێتەوە شتێکی زۆر گەورەی کۆمەڵایەتیە بەداخەوەی سەلاسی ڕاستە ستا مەسەڵەن بۆ نمونە ئەو ژنە ئەگەر ئێستا نازانم شایەتی بەڵام مەسەڵەن ئەگەر دایکیش بێت کێشەی دایکایەتیش لە ماڵیش چ فشارێک لەسەریایە بۆیە ئەم ژنانە بەردەوام وەکو پیا و مەسەڵەن من لەناو حزبێکی سیاسیە بەردەوام چالاکیەکەم لە من نەیاری کۆماری ئیسلامیم چالاکیەکەم بەڵام تۆ وەکو ژن ئەبێ ڕوە بەڕووی بنەماڵەکەت ببی یعنی بۆ ژنان سەختترین سەرکوتگەر ئەوەڵین سەرکوتگەر بنەماڵەس بەڵام بۆ زۆربەی پیاوەکان شاید ناڵێم هەمووی بنەماڵەکان نابێ هەمووی تەعمیم بین بەڵام بۆ پیاوەکان من بۆ خۆم وەختێک لەسەر لەگەڵ ژنانی کۆمەڵە لەسەر تەجروبیاتی کۆمەڵە کارمە کرد تقریبا لە هیچ پیاوێک نەمەپرسی ئایا بنەماڵەکەتان ئزنیاندا پێتان ببن بە سیاسیانە ئەگەریش بنەماڵە ڕێگریە کرد حەزیان یان و نامانێت کوڕەکەمان بکوژرێت یا بەڵایەک وەسەری بێ بەڵام لەسەر ژنەکانیان و بنەماڵەکەمان گەورەترین هۆکار گەورەترین مانع بوو بۆ ئێمە بۆچی وەکو ژن نە ئەوەی کە ئەکوژرێت ئەوەی کە تۆ ئەگیرێت لە زندانە معلومە چی وەسەرت دێت لەنێو بنەماڵە لەنێو کۆمەلگا لەنێو خەڵک ئابڕۆمانەچێت لەنێو کۆمەلگا چەندێک ئەو ژنانە فشاریان لەسەرا بووە کە ئێوە بە دوای شتێکی تراگەڕێن ئێوە سیاسی نین ئێوە درۆکن کە سیاسین و دوایش لەناو حزبە چەندێک بەربەست بووە لەسەر ژنان بۆیە کۆمەڵە پەکەکە یا هەر شتێکی تر وەکو نمونە ئەهێنینەوە حتا لە وڵاتانی ئوروپیشە لە وڵاتانی ئامریکیشە سیاست بەداخەوە تا ئێستا زۆر پیاوانە بووە تا ئێستاش بەرگری کردێک لە ئەوەی کە وەک پیاوانە بمێنێتەوە و ئەوەش ڕاستیەکی زۆر تاڵە کە ژنان لە هەر چین و توێژێکی کۆمەلگا لە نێو سیاسەتا بێ لە نێو باری ئابووری بێ لە کار بێ لە خوێندن بێ لە هەموو جێگەیەکە فمینیستەکان بە شتێک ئشارەکەن پێڵێن فارسێکی زان پێڵەن سەقفی شیشەی حتا تۆ لە وڵاتە پێشکەوتوەکانیشە تا ڕادێک ئەتوانی تۆ بشتە سەر دوای ئەوە بۆ نمونە ئێستا زۆربەی مدیرەکان زۆربەی ڕاهبەرەکان پیاوە بۆچی ئەو ژنانە تا ئاستێک ئەتوان بشنە سەر بەڵام لەو ئاستە زۆرتر زۆر کەمە بنەوە مامۆستای زانکۆ زۆربەی پیاون سیاست زۆربەی پیاون یاسادانان زۆر یا ئەوانێکە کاری یاسایەکان زۆربەی پیاون بۆیە ینی بەڕاستی ئەوێن مەسان باسی ژن کوژیەکەن ئەوە کەلتوری ئەو کۆمەلگاسە ئەوێن ئەوە مەسان ئاینە من زۆر ئەبینم کە بەتایبەت چەپە ئێرانیەکان چەپە کوردەکان چون کۆماری ئیسلامی نمونەیەکی زۆر سەرڕاستە وەکو نمونە لە بەردەستان زۆر لەسەر دین فکوس دەکەن و ئەڵێن دینەکە هۆکاری سەرکوتی ژنانە بەڵام هەرو دینە هەمووی ئەمانە ینی تەنیا یەک ئامڵی سەرکوتی ژنانە و وەختێک باس
کاتێک باسی سەرکوتی ژنانەکەین بەڕاستی ئەبێ ئێمە سیستمێکی هەمەلایەنەی جیهانی بەرچاو بگرین ئەنیا ئێمە لە تەحلیلی و بارودۆخی ژنان ئێمە تووشی کێشە بین و ناتوانین تەحلیلێکی دروست و ڕێکوپێک لەسەر وەزی ژنان ئەرابین. کاتم زۆر نەماوە بە کورتی ئەگەر تکایە پرسیارەوەیە ئێمە بینین شۆڕشی ژینە شۆڕشی ژنیان ئازادی لە عرادا بووە ئەو شۆڕشە توانی مەسەلەی ژنان دیسان بکات بە مەسەلەی ڕۆژی هەموو تاکە کەسیش حتا سیاسیون چێوانەی واکاری حیزبیەکەن چ لە ناو کۆمەلگا هەمووی دیسان مەترح کردەوە دیسان ژنان بوون بە یەکێک لەو هێزە سەرەکیانەی کە یانتوانی لە کۆمەلگا تاسیریان ببێ. پێتان وایە ئەمە هەنگاوێکی باشە ئەوەی وا هەڵگیراوە لە بەتایبەت لە کوردستان واگەر پێتان وایە ئەو کێشەی ژنان پێم خۆشە ئەوەکو جوابی یاخت پێم دێتەوە ێ باش چی بکەین چ کار دەرکە بێت چ کارێک بکرێت بەڵام تکایە بە کوردی تێنەگەیشتم ئەو بزوتنەوەی ژنانە مەبەستمەوەی بزوتنەوەی ژینا بزوتنەوەی ژیان ئازادی ژنانی بەڕادەیەکی زیاتر هێنا پێشەوە لە دەخاڵەت لە ئوموری کۆمەلگا وانش خۆیان بە ساحیبی بزانن مەسەلەی ئەوانیش بێت بۆ بەشداری بەرینیان بەرچاو بووە ناتوانین شتێک هاشاڵنەگرێ بەڵام بەبستمەوەیە ئایا وتوانیەتی و تەسیرێ ببێت کە ئێمە نزیک بینەوە لە حەلی مەسەلەی ژنان و ئەگەر نانەبووین چارە چیە بێت چ بکرێت بەگشتی ئێمە کاتێک باسی شۆڕشی 57 ئێرانەکەین ئەو شۆڕشە زۆر دەربەدیدا کە ژنان ببن بە یەکێک لە هۆکارە ئەسڵیەکانی ڕۆخانی ڕژیمی پاشایەتی لە ئێران ژنان بەگشتی زۆر هەوڵێکی زۆریانداوە بەردەوام لەناو ئەو شۆڕشا بوون لە زۆر وڵاتانێکی تر لە شۆڕشی ئەلجەزایر لە فەرانسە لە هەر وڵاتێکە بینین ژنان زۆر ڕۆڵێکی سەرەکیان بووە لە هیچ شۆڕشێک لە هیچ بزوتنەوەیەک کە بەردەوام نەبێ ئێمە ناتوانین بڵێن کە ئیسا بزوتنەوەی ژنجیان ئازادی ڕوویدا شعارەکەی ژنجیان ئازادی بوو ژنان ڕۆڵێکی گرنگیان هەبوو باسی ژنان بۆ ئەوەڵ جار بڵێم بوو بە موتۆری محەڕەکەی بزوتنەوەیەکی گشتی لە ئێرانە چون ئەو بزوتنەوەمانە بووە تر زۆر باشەوە کێشەی ژنان ئیتر ئەبێ چارەسەر بکرێت بە هیچ شێوەیەک وا نابێت و ناکرێت و نابێ ئەمە هەمچین انتزارێکمان هەبێت زۆربەی و کەسانە نا ئەو بزوتنەوەیشە بەشداریان کردووە شاید ئەسان بەڕاستی باوەڕێکی تەواویان بە باسی ژنان نەبێت ئەبینین زۆر کەس گیرا بووە زۆر کەس زامار بووە زۆر کەس لە زندانە بووە بەڵام تویتەکانی سیرەکەین نووسینەکانی سیرەکەن قسەکردنی سیرەکەن بەڵام ئەبینین زۆر سیکسیستە و ئەسان باوەڕێ بەو شتانە نییە بۆیە دەست بەسەرکردنی مافی ژنان شتێکی زۆر زەمانبەرە یعنی ئێمە تەنیا بە ئەوەی کە من دەرسم خوێند و کارێکم پیا کرد و دەستم چۆ ناو باخەڵی خۆم ئیتر کێشەی ژنان هەلەبێ من چون دەنگمدا کێشەی ژنان هەلەبێ کێشەی ژنان وتمان کێشەیەکی زۆر بنەڕەتیە و زۆر مێژوویەکی دوور و درێژی هەیە و زۆریش ئەخایەنێت کە ئەو کێشە هەل بێت ئێمە بەردەوام ئەبێ لەسەر تێگەیشتنی خۆمان لەسەر زەهنێتی خۆمان بیر بکەینەوە بەگشتی کۆمەلگا بەکنەنە کێشەی منی ژن خۆ لەگەڵ ژنانە ناژین من لەگەڵ پیاوانە لەگەڵ یعنی لەگەڵ کۆمەلگا بۆ هەموو کەس یعنی بەگشتی ئەگەر ئەو کۆمەلگا بەردەوام لەباری یاسا لەباری سیاست لەباری ئابووری زۆر هەموو ئەم هۆکارانە دەست نەدا بەدەستیەک و تێگەیشتنێک دروست نەکات بەگشتی کە بە مروری زەمان ئەو تێگەیشتنە دروستە بێت بەڕاستی کێشەی ژنان بۆ ڕاحەتیە چارەسەر نابێت بزوتنەوەی تری وەکو ژنانی وەکو بزنەوەی ژن ژیان ئازادی ڕوو بدات مادام بەردەوام نەبێت مادام سیستمی پەروەردە دروست نەکرێت یاسا حل نەبێ سیستمی سیاسی سیستمێکی ڕێک و پێکە لەسەر مافی ژنان حساس نەبێ ناکرێت کارێکی بۆ بکەیت من ژنێکە سەرکوتەکرێ ئیستا دروستە من ئاگاهیم هەیە ئەزانم کە مافی ژنان چییە بەڵام ژنێکە کە دەست هیچ بنەماڵێکی زۆر زەعیفە مێردێکی زۆر تند و تیژی هەیە یاسایەک نییە من پوڵێک نییە کە من یارمەتی بدەم کارێک یا شتێک من چۆن نەتوانم یارمەتی ئەو ژنە بدەم
بۆیە هۆکارەکان تەنیا بە بزوتنەوەکان تەنیا بە شۆڕشەکان ئەتوانێت زۆر تاثیری هەبێ مافی ژنان چەند هەنگاو بباتە پێش بەڵام بەڕاستی کێشەیەکی ئەو کارە زۆر کارێکی بنەڕەتی و سیستماتیکی ئەوێ و بەو ڕاحەتیە چارەسەر نابێت بەداخەوە بەردەوام بین لەم بوارە. زۆر سپاس بۆ دکتۆر فاتمەی کەریمی بۆ بەژاریتان لە بەرنامەیەدا. سپاس بۆیەوەش. زۆر سپاس لە بینەرانی خۆشەویست کە تاو کاتە بینەری و بەرنامەیە بوون تا بەرنمەیەکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەت خوازم.